بەرپرسی ئاڵۆزیەکانی عێراق و هەروەها تا ئێستا حکوومەتی عێراق پێک نهاتووە لەگەڵ ئەوەی کە هاوڵاتیان و شەقامی عێراقی چاوەڕێن لە مەودای ئەو کۆبوونەوە ناو بەناوانیکە ئەنجام بدرێت شتێکی باش بەرهەمێکی باش و بژدەیەکی باش بۆ شەقامی عێراقی بێتە ئاراوە بەڵام هەمیشە گۆڕانکاریەکان بە ئاراستەیەکن کە وەکو باسی لێوە دەکرێت لە بەرژەوەندی پرۆسە سیاسەکەی عێراق و پێگەنانی حکوومەتی نوێی عێراقدانیە لە دوایین گۆڕانکاریدا ئەو خۆپیشاندار و ناڕزایەتیانەیە کە لایەنگرانی مقتەدا سەدر لە بەغدا ئەنجامی دەدەن تاوای لە هەت لایەنگرانی مقتەدا سەدر چونە نێو بینایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و تا ئێستاش لە نێو بیناکەدا ماونێتەوە دیارە ئەمانە کۆمەڵێک گۆڕانکاریە بەڵام گۆڕانکاریەکان نەبوونێتەوەی هێورکردنەوەی دۆخە سیاسێکە و هەروەها توانی بێتی تشکیلێک بۆ حکوومەتی نوێی عێراق پێک بهێنێت و کۆی حیزبە سیاسەکان لەژێر چەتری یەک هەڵویستیدا کۆ بکاتەوە لەگەڵ ئەوەی کە شەقامی عێراقی گرژی هەیە گرژیەکان لە نێو حیزبە سیاسەکانیش بەردەوامی هەیە من لەسەرم بابەتەیش میوانێک دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم سەبارەت بە دوایین گۆڕانکاریەکان و هەروەها دووبارە ئەنجامدانەوەی هەڵبژاردن تا چەند لە ڕووی دەستوریەوە ڕێگە پێدراوە میوانێکم هەیە لێرە بەڕێز عتا عەبدوڵڵا کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منن لەگەڵ کاگاتا گفتوگۆکانم دەست پێ دەکەم کاگاتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت جنابەت لە کۆی ئەم پرۆسە سیاسیانە ئاڵۆزیانی کە لە نێو عێراقدا هەیە و هونوێترینیشیان خۆپیشاندانەکان چ لێکدانەوەیەکی پرۆسە سیاسیەکان دەکرێت زۆر سپاس بۆ جەنابتان هێژیخان سڵاو لە بینەرانمان لە تەلەڤیزیۆنی کورسات بە دڵنیاییەوە ئەوەی کە هەبووە لە ڕابردوو ژێمە چەند جار لە کۆمەڵێک بەرنامە شتی تر ئاماژەمان پێداوە دۆخی عێراق دۆخێکی ئاڵۆزەوە دۆخێکی ئاسایی نییە بەو پێی حکوومەتەکانی پێشتریش هەموو ئەوانی کە لە دواییەک هاتوون هیچی بە شێوەی ئاسایی خۆی لەدایک نەبوو فترێک بەژانی لەدایک بوونەوە ماوەتەوە تا هاتوونەتە بوون. بۆیە ئەوەی کە ئێستا ڕوئەدا بە تایبەتی ڕەنگە بڵین زۆر تازە نییە پێشتریش ئەو خۆپیشاندانە هەبووە بەڵام ئەوەی کە تازەترینیانە ئەو وتاری دوێنی کە مقتەدا سەدرە کە کۆمەڵێک شتی وت هەرچەندە هەندێکی شتی دووبارە بوون لەوانی کە دوژمن بڵین بەرەنگاربوونەوەی گەندەڵی و بنبڕکردنی گەندەڵی لە عێراق ئەمانە کۆمەڵێک شت بوون کە پێشتر لە نوێژەکان هاوتوێتی لە وتارەکانی تراوتوێتی بەڵام ئەوەی کە هەیە ئەو بە ڕسمی ئەوەی ڕاگەیان کە ئێمە وتوێژ ڕەت دەکەینەوە چونکە وتوێژ و گفتوگۆمان تاقی کردوەوە ئەنجامێکی نەبووە بەڵێ بەداخەوە یعنی دۆخی عێراق دۆخێکە کە ئاواتی پێ ناخوازرێەوە ئەوەی کە لە نەتیجەش بۆتە مزاحی خەڵکەکەیەتی و خەڵکی بە تایبەتی ناوەڕاست و خواروی عێراقە کە ساڵانێکی زۆرە لە بێدادیە لە بێ خزمەتگوزاریە ئەناڵێنن بەدەست ئەم دۆخە ئاڵۆزەی کە لە عێراق هاتوتە ئاراوە ئەوەش بەهۆی کۆمەڵێک کێشەی سیاسی و دەزوەردانی دەرەکی و ناڕێکی ناوماڵی شیعی بە تایبەتی با بڵین کە ئەمجاریان لەسەر پێکێنانی حکومت بەداخەوە ئەوەی کرد لێکەوتوانێ کە حکومەتی تا حد دەگەتوانین بڵین تعتیل کردووە کارەکانی پەرلەمانیشی بە تەواوەتی تعتیل کردووە. باش ئێستادا مقتەدا سەدر لە مەیدانە سیاسیەکەەوە پێگەنانی حکومەتی عێراق دوورکەوتەوە کوتلەکەی لە نێو ئەنجومەنی نوێنەران بە شێوەیەکی گشتی هەمویان دەستیان لە کارکێشایە و دەست لە کارکێشانەوە کەشان لایەن سەرۆکی پەرلەمانەوە واژۆکرا و ڕزامەندی بەڵام لێسادا داوای ئەوە دەکات کە دووبارە هەڵبژاردەوە بکرێت ئەنی من لە ڕووی دەستوری و ڕێگە پێدراوە دەستور دەڵێت چی لەسەر هێویخانی ما پێمانوانە بێ سەید مقتەدا سەدر کە لە پرۆسی سیاسی عێراق بە تەواوەتی چۆتە دەرەوە نەخێر پێمان وایە کە جارێکی تریش ئەو کاتیش بوو لە کاتی دەرچوونی لە پەرلەمانی ئاماژەمان بەوەدا ئەوێ بە قووەتێکی زیاترەوە بێتەوە مقتەدا سەدر هەر وەک لە ڕابردوو چۆن مەسەلەن ڕۆڵی هەبووە لە دانانی سەرکردەکانی تری سەرۆکوەزیران لە دانانی هەموو ئەو پۆستە وەزاریانە ئەگەر نەڵێن هەمووی بەشێکی زۆر ینی بەرشێوەی ڕاستەخۆ یان ناڕاستەخۆ ئۆکەی لەسەر سەرۆکوەزیرانەکان هەبووە بە مالیک چیشەوە بەڵام ئەوەی کە هەبووە لە پەرلەمان من پێم وایە ئەوەی هەست پێ کرد کە ناتوانێت لە پەرلەمانەوە حکومت بۆ خۆی تەشکیل بکە بۆیە ئەو هەر چاوی لەوەیە لە نەتیجە سیاسەتەکە مقتەدا سەدر ینی چاوی لەوەیە حکومت ئەو تەشکیلی کە یان هەر نەبێ ئەوەی کەدا ئەندرێ بە ئۆکەی یەکلاکەرەوەی ئەو بێ بۆیە ئەوەی کە هەیە داوای ئەم ویستەی ئەو جێبەجێ بێت ئەم ویستەی ئەو تا ئێستا ئەوەی کە ئەبینرێ ینی شەقامی بۆ خۆی بەچێش کردووە ینی خەڵکێکی زۆر لە جەماوەری شیعی بەچێش کردووە بۆ خۆی وەتوانیوێتی ئیسtisماری ئەم وتارانەی ڕابردووشی بکە کە ئەو دوژمنایەتی گەندەڵکارانەکەەوە باسی کردوێنێش لە ناو کتلەکەی خۆشی و لە ناو ڕوتەکەی خۆشی ئەو خەڵکی گەندەڵکار هەیە و پاکسازی و چاکسازیان تیاکە و باسی لەوە کرد ینی جۆرێک لە ڕاکێشانی عەتف و سۆزی
جەماوەری شیعی بۆ خۆی مەسهبی شیعی بۆ خۆی کە ئیمام حوسێنیش ئەمەی کردووە و لە پێناوی چاکسازیدا قوربانی داوە منیش ئامادەم لە پێناوی چاکسازیدا قوربانی بدەم ئەگەر بە خوێنی خۆشم بێ بۆیە ئەمەی کە ئەکرێ بە شەقامی ئەکاوە توانی ویشەتی بە جۆرێک لە جۆرەکان ئیسماری ئەمە بکات چۆن لە ڕابردوو عددی کورسەکانی ژماری کورسەکانی زۆر پێ زیاد کردیان لە سیەوە کردی بە 73 کورسی ئەمە توانیوێتی بۆ خۆی و بەرهێنانێکی تیا بکە بۆیە ئەمجارش لە پەرلەمان دیسانەوە دەرچوو ئەوێ جارێکی تر بە قووەتێکی زیاتری لەسەری 100 کورسیەوە ڕەنگە بیەوە بێتەوە و ئەشێوێت ینی عفومکەی ئەشێوێت بە جۆرێک لە جۆرەکان ناوماڵی ئیتاری تەنسیقی دابش بکە ینی ئەوەی کە دوێنێ بینیمان یەکێک لەوانە حیدەر عەبادی بۆڵە پێشوازی لە دەست پێشخەریەکەیکن بە جۆرێک لە جۆرەکان هەندێک لەو خاڵانی ئەو باسێکە ئێمە لەگەڵین یان بابەتێکی تری بۆ نمونە باڵێن هادی عامری ڕەنگە حەزی لەوە هەبێت کە هەڵبژاردن بکرێتەوە بەو پێی ڕەنگە بتوانێت پارێزگاری لە ژماری کورسەکانی خۆی بکایان حیدەر عەبادی حەزی لە هەڵبژاردننی پێشوەختایە بۆی کورسی نییە و کورسی زیادکانی بەشێک لەمە ڕەنگە بتوانێت ئەو تەلاعوی بکە یاری پێکان بوونەتەوە بە دوو بەرەوە ڕەنگە گۆڕانکاری لە سەرکردی حیزبە شیعەکان بکرێتەوە بەڵام ئەوەی کە باسە ئێستا سەدر لە نێو پرۆسە سیاسیەکە بۆ پێگەێنانی حکوومەت لە نێو حکوومەت کشاوەتەوە ینی ڕاو بۆ چوونەکانی ئەو دەچێتە بواری جێبەجێکردنەوە دەستور دەڵێ چی لەسەر هەڵبژاردنەوە خۆی بابەتەکە بابەتێکی بڵین پەرلەمانیە ئەو باز لە هەڵوەشانەوەی پەرلەمانەکە پەرلەمانیش ئەبێ خۆی دەنگی لەسەر خۆی بدا و خۆی هەڵوەشێنێتەوە ئەمەش جۆرێک لە قورسی تێدا چونکە لەبەر ئەوەی بەشێکی زۆری ئەو ئەندامانەی لە ئەنجومەن نوێنەران ماونەتەوە ئێستا سەر بە تیاری بڵین بە ئیتاری تەنسیقین و لە کتلەی مالیکی ئەوانن یعنی ئەمە ئاسان نییە بەڵام دۆخی عێراق بەم جۆرە بڕۆ لە ڕووی دەستوریەوە باسەکەین کە ئەبێ پەرلەمان بۆ جۆرە خۆی هەڵوەشێنێتەوە بەڵام دۆخی عێراق مانەوەشی بەو جۆرە دیسان ڕەنگە تەقبولی هەندێک شت نەکە یعنی بە حەقیقەت و ئاماژەیەکی ناڕاستە و خۆشە ئەمە بۆ مانەوە و بەردەوامی کازمی لەسەر حکم یعنی تۆ لە کاتێکا کە داوای هەڵبژاردننی پێشوەختە ئەەکەی حتمما لە 6 مانگ زیاتری پێویستە یان ڕەنگە ساڵێکیشی پێویستێ ئەم ساڵە وا ئەکا بە ناڕاستەوە خۆ ئاماژەیە کە بۆمانەوەی کازمی لەسەر حکم و جارێکی تر ئەوەی کە ئەمان بەتەرشیح محەممەد شەیع سوودانی کە ئەم ئەو بەسێبەری مالیکی ئەزانی و ئەم لە دوای ئەم هەڵبژاردنەوە ئەوان ڕژانەوە سەرجادە و داوای لەلایەنگرانی کرد بڕژێنەوە سەرجادە و داوای ئەوە بکەن کە ئەوان ئەویان پێ ڕەفزە بۆیە ئەوێت کازمی بەم جۆرە بمێنێتەوە بینینی هادی ئامریش جارێک تر دانیشتنی لەگەڵ کازمی جۆرێک لە مرونەت ڕەنگە هەبێ بۆی ئەو بەردەوامی هەبێت و بەردەوامی بەم حکومەتی ئێستا بدرێت تا هەڵبژاردن نەکرێتەوە و بەشێکی وەکو پێ ئارزم کردی یعنی ناو ئیتاری تەنسیقیش ڕەنگە بە شێوەی ناڕاستە و خۆ لەگەڵ هەڵبژاردنەی پێشوەختن لەبەرەوەی هەندێکیان ئەتوانن پارێزگاری لە کورسەکانی خۆیان بکەن یان زیادیکەن یان بەشێکیان پێیان وایە کورسیان کەمە و بەدڵنیایەوە توان زیاتری بکەن چونکە بە جۆرێک لە جۆرەکان ئەوان لە هەڵبژاردننی ڕابردووە بە پێی یاسا تازەکە هەندێک هەڵی تەکنیکی ئەوانیان کردبوو لە دیاریکردنی کاندید و شوێن و ئەمانە ڕەنگە وابزان ئەم جارە ئەتوانن بەڕاستکردنەوەی ئەم هەڵانە ئەو کورسیانی کە بۆیان نهاتۆ بێنەوە پیشۆنەکان پڕ بکەنەوە بۆیە ئەمەوە ئەکا مقتدا سەدر بەم پەیامەی بە تایبەتی دوێنێ ڕەنگە بێوێ تیرێک پاوێ بۆ پەرتکردنی ئیتاری تەنسیقی چونکە ئەو ئەزانێ بەڕاستی بەتەنیا هەموو شتێک بەو ناکرێ و ئەزانێ کە هیچ حکومەتێک بەبێ لایەنەکانی تری شیعە ڕەنگە سەرکەوتو نەبیان هەر پێکیش نەهێنرێ بۆیە ئەوێ هاوسۆزی ئەوان بۆ خۆی ڕابکێشێتەوە یان بەشێک لەوان ئەگەر مالیکیشی تیانە بێ مەسەن وەکو ئەو دوناوی کە بردمان حیدەر عەبادی و هادی ئەم بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە جەماعەتی بڵین مەجلیسی ئەعلای ئیسلامی جارانیش یعنی ڕەنگە ئەوانیش بۆ خۆی جۆرێک لە جۆرەکان محسین الحەکیم و ئەمان ڕەنگە ئەوانیش بتوانن بە جۆرێک لە جۆرەکان میویلی ئەویان هەبێ هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە کەواتە ئەمە بخۆیان چوونە پاڵ داوا و ڕایەکەی سید مقتدا سەدرە کە لە نەتیجە حتمما ئەبێ ئەم هەڵبژاردنە بکرێتەوە چونکە ئەوەی کە هەیە پەرلەمانیش سەکارەکانی خۆی ڕاگرتووە لەسەر ئەوەی چونکە تەرکیزی سەدریش لەسەر حکومەت نییە ساگەونەی لەسەر پەرلەمانە چونکە خۆمانە بینین هەڵبژارد خۆپیشاندانەکان ئەچنە هۆڵی پەرلەمانەوەیان لە چۆردەوری بینای پەرلەمان ناشن ئەنجومەنی وەزیران کەواتە ئەوێ ئەم پەرلەمانە هەڵوەشێنێتەوە بە جۆرێکی تر هەڵبژاردن بکرێتەوە و ئەو بە قووەتێکی زیاترەوە بێتەوە مەیدانە باشە دەزانین کە بڕیاردان لە هەڵبژاردن پێویستی بە ڕەزامەندی حکوومەت و ئامادەکاری و کۆمەڵێک پرۆسەسی دیاریکراوە هەیە لە ڕووی حکومی و ئیداریەوە ئەم حکوومەتی کە ئێستا هەیە حکوومەتێکی کاربڕەکەرە شەرعێتیەوەی هەیە کە دووبارە ئەم پرۆسێسە و هەڵبژاردنەوە بۆ گەلی عێراق بخاتەوە خۆی بەشێک لەوەش یعنی لە بەیاننامەی پێشووی ئیتاری تەنسیقی کە باز لەوە کرا ئێمە
کۆمەڵێک گۆڕانکاری ڕیشەی ئەەکەین لە نمونەی ئەوانە مەسەرەن یاسای ئاسایشی خۆراک و دەستگای مخابرات و تەنانەت خودی نووسنگەی کازمیش ئەمە وای کرد سەدر بەرێتە ئەم قۆناغێکی ئێستا دەستی پێکردووە هەستی بەوە کرد کە ئەم حکومەتەی کە لەلایەن ئیتاری تەنسیقیەوە ئەگەر دروست بێ بەڕاستی هەوڵ بۆ سڕینەوەی خۆی و سێبەرەکانیشی ئەدرێ ینی بۆیە ئەو ترسەی لێنیش نایەوێ ئەمریکا باسمان کرد لە مەجالە سیاسیەکە زیاتر دوورکەوێتەوە و ئەوێ بەهێزەوە بێتەوە ناو ئەم کاسیاسیەکە ئێستا لە عێراقەیە و ڕۆڵیشی هەیە سەدر بەڕاستی بۆیە حکومەتەکە ئەوێ بەردەوام بێ بە شێوەی کاربڕێکردنیش بێ بەڵێ یاساکە بۆ خۆی ڕوونێ ینی ئەگەر ئەوان بڵێن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق گرنتی ئەوە بداکە لە ماوەی چەندێکە ئەتوانێت ڕەنگە ئاسانکاری یاسایشی بۆ بکرێ ئەوە احتیمالە بەڕێوە بچێت. یعنی پێتان وایە کە ئەم ڕەوشە سیاسیە ئەم شڵۆژانانی کە لە عێراقدا هەیە ڕێک نەکەوتنی حیزب و لایەنە سیاسیەکان تا ئێستاش بە هەڵبژاردنەوە و دووبارە دەنگدانەوە چارەسەر بێت؟ خۆی پرسیارە گرنگ و سەرەکیەکە ئەمەیە بە حقیقت ئایا کە هەڵبژاردن ئەکرێتەوە چێن دێنەوە پەرلەمان خۆوازەحە هەر ئەم کتلانی کە ئێستا هەن ئەم حیزبانەی کە ئێستا هەن یان چەند کورسیە کەم یان چەند کورسیە زیاتر هەرە و دەمچوانە دێنەوە ناو هۆڵی پەرلەمان خۆ ڕاستە ئەمە ڕاستە بەڵام هەدەفی مقتدا سەدر لەوەیە کە ئەو ڕۆڵ و نەخشی گەورەی هەبێ لە دیاریکردنی حکومەتی ئایندەی عێراق بەو پێی ئەو وەکو باسمان کرد یعنی توانیوێتی وەبەرهێنان بک لە موتارەی کە ئەو دژایەتی گەندەڵی ئەکاوە خەڵکی مزاحی و خەڵکی تا حدێک با بڵێن بێ خزمەت گوزاری خوار و ناوەڕاستیش لەگەڵ ئەم موتارن و ئەو باز لە مەزڵومیەتی خۆی و مەزڵومیەتی خەڵکەکە کە لە ئیمامی حوسێنەوە سەرچاوی گرتووە کە ئەمە ئەم گەندەڵیانە تاکەی بەردەوام بێ بۆیە توانیوێتی عەتفی خەڵک یان خەڵک بۆ خۆی جەزب بکە بەو پێی کە وا ئەبینێ ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە بکاتەوە ئەم ئەتوانێت کۆمەڵێک ژمارەی کورسەکانی وازیات بکە کە ڕەنگە بتوانێت بە ئاسانتر لە ئەم جارە حکومت پێک بهێنێ لە ڕووی یاساییەوە و من پێشم وایە ئەو وتارەی دوێنێی بۆ خۆی کە ئەڵێ گفتوگۆ ڕەتەکەمەوە جۆرێک لە گفتوگۆکردن بوو لەگەڵ لایەنەکانی تر یعنی بە شێوەی ناڕاستە خۆ ئەو داواکانی تقریبا خستە ڕوو کە ئەمە داواکانە هەڵوشانەوەی پەرلەمان و گفتوگۆنەکردن یعنی ئەگەر گفتوگۆش بکەین ناگەینە ئەنجام لەبەر ئەوەی بەرەنجامی گفتوگۆکان دیارن چی ئەبن و پێم وایە ئەمە بخۆی خطابێک بوو موجه بوو بۆ هەموو ئەو لایەنانی تری شیعی کە لە داهاتوو ڕەنگە من ئەو کۆمەڵێک دەست پێشخەریشەیە ئەبینی هەرچەنە بەڕسمی تا ئێستا وەڵامی دەست پێشخەریانە نەدراوەتەوە بەڵام پێ ئەچێ دۆخی عراق هەر بەرەو هەڵبژاردننی پێشوەختە بچێتەوە. باشە دیارە هەڵبژاردننی پێشوەختەیەکێک بوو لە ئەگەرەکان کە ڕەنگە پێشنیازی بکات یاخود داوای بکات مقتدا سەدر بەڵام چەند ئەگەرێکی دیکەش لە نێو ساحەکەیە هەر هەنداو بەناو دەبیسترێ بۆ منە باز لەوە دەکرێت بۆ حلکردنی ئەم کێشە سیاسیانە چەند وەزارەتێک بدرێتە مقتدا سەدر و کوتلەکەی چەند بۆ نمونە بە دیوانە تایبەتەکانی عراقیشەوە بە بەڕێوەبەرەکانیش بە هەمان شێ و دابشکاریەک بکرێت لە نێوان وەزارەت و کۆمەڵێک پۆستی ئیداریە ینی ئەم ئەگەرە چ گۆڕانکاریەک دەکات ئەمەش نابێت بە چارەسەرێکی باش بۆ پرۆسی سیاسی عراق یاخود سەدر ئەمەش هەڕەتەکاتەوە ئەوەی کە هەیە یعنی کە ئەبینێ خەڵکێکی زۆر لە دەورێتی و ئەبینێ خەڵکێکی زۆر لە شەقامی عراقی هاوسۆزن بۆ خطابەکەی ئەو بۆ داواکاریەکەی ئەو ڕەنگە ئاسان نەبێ بەمەیان ڕازی بێ چونکە پێشتریش خۆ بۆ خۆتە زانی سەدر لە حکومەت هەبووە یعنی بە حقیقت بەڵام تا چەند تموحی ئەو پڕەکاتەوە ئەو مەترحانی کە هەن ئەو دەست پێشخەریانی کە هەن تا چەند قەناعەت بە مقتدا سەدر ئێنن کە لە ئێستادا واز لەمە بێنێ و هەڵبژاردننی پێشوەخت نەکرێ و لەم حکومەتە بەشدار بێ بە شێوەی کارایی بەڵام پێشم وانە نەخێر ئەمەش وا بکات کە تموحی ئەو پڕ بکاتەوە و دەستبەرداری ئەو داوانەی خۆی بێت چونکە ئێمە ئەزانین مقتدا سەدر بە جۆرێک لە جۆرەکان بەسەرکردەی مفاجعات و ئەوانە ناسراوە یعنی لە پڕ ئەو ئەژڵێ دوێنێ بازلەوە ئەکە ئەڵێ هێشتا بڕیاریشمان نەداوە لە هەڵبژاردننی داهاتوش بەشدار ئەبینیاننا بەڵام ئەمانە ینی کۆمەڵێک قسەن کەی تۆ ئەی داوای هەڵبژاردننی پێشوەختە ئەەکەی تو خۆت بەشدار نابی یعنی کەواتە دیسانەوە بە شەقام تۆ مخاتەبەی خەڵکەکەی تۆ مخاتەبەی حکومەت و حسابی سیاسەکەی تۆ نەخێر پێم وایە بەشدارە بێ بەڵام من پێم وانە ڕەنگە بە پڕکردنەوە یان پێدانی کۆمەڵێک پۆست و ئەوانە ڕازی بێ و دەستبەرداری داواکانی خۆی باشە داواکەی مقتدا سەدر بۆ دووبارە هەڵبژاردنەوە پیشگیری ڕەنگە لە کوتلە سیاسیەکان لە نێو پەرلەمانی عراقیشی پێویست بێ چاوەڕێ دەکرێت کە کوتلەی دیکە هەبێت لە نێو پەرلەمانی عراقدا پشتگیری لە داواکەی ئەو بکە یاخود بەکشانەوەی کوتلەکەی لە نێو ئەنجومەنی نوێنەران
ببێت بە پاڵپشتیەک بۆ مختەدا سەدر باسمان کرد ئێمە باسمان کرد تقریبا هادی عامری و حیدەر عەبادی بەڵام ئەوەی سەعدادیان بۆ کشانەوە لە ئەنجومەی نوێنەران حیدەر عەبادی خۆتۆ ینی ئەگەر ئەمان نەبە حیدەر عەبادی و نەبە هادی عامری بەتەنیا ناکرێ و ئەبێت جۆرێک لە ڕێکەوتن هەبێ بەڕاستی ئەبێت جۆرێک لە ڕێکەوتن هەبێت لە نەتیجا ئەو لایەنانی ناو ئیتاری تەنسیقی چوارچەوەی هەماهەنگیش ئیتر ئەو دوو کەسە کە باس ئەکرێ و ڕەنگە خەڵکی تریش هەبێ ینی ڕەنگە خەڵکی تریش هەبێ لە جەماعەتی حەکیمیش ڕەنگە پێیان وابێ کە هەڵبژاردننی پێشوەختە ئەبێتە فریاد ڕازیان هەر نەبێ ئەبێتە ئەوەی هۆی خوێن نەڕشتن لە بینی شیعەکانە و ئەمە گاڵتەنی ینی بەڕاستی پێکدادانی ئەحزابی شیعی لە ناو بەغدا و لە شارەکانی تر بۆ خۆی کارەساتێکی گەورە ئەخڵقێنێ و ئەبێتە حربی ئەهلی بۆیە ڕەنگە لە نەتیجە کۆمەڵێک لەو سەرکردانی ترش ئەم قەناعەتیان بۆ دروست بێ بۆ ڕێگریکردن لە خوێن ڕشتن و بەریەک نەکەوتنی خەڵک خۆ بەخۆیەک ئەم بڕیارە بدەن و بە بڕیارێکی گونجایی بزان و بە چارەسەری بزانن هەر هیچ نەبێ بۆ گواستنەوەی عێراق لەم قۆناغە بە قۆناغ باش ئەوەی کە دەبینرێت کۆی بڕیارەکان داواکان کە دەکرێت لەسەر ئاستی حیزبی و بەرژەوەندی حیزبی و کورسی و کۆمەڵێک پێدا داخوازی پۆستی ئیداری و ئەم بابەتانە دێت بەڵام گەر دووبارە هەڵبژاردنیش بکرێتەوە خواستی هاوڵاتیانە ئەم هەڵبژاردنە هاوڵاتیان متمانەیان بە دامزراوە حکومیەکانی عێراق چی لێ دێ ئێمە ئەمە هەمومان زۆر جار باس کردو ینی بەداخەوە ینی ئەو حکومەتانی ڕابردووی یەک لە دواییە کە پێک هاتون و تەشکیل بوون لەلایەن کەسایەتیەکانی ناو ئەحزابی شیعی لە عێراق هیچی نەیتوانیوە خواستی هاوڵاتیان پڕ بکاتەوە هیچی نەیتوانیەوە داخوازی هاوڵاتیان بە پێی پێویست دابین بکە یعنی هیچی حکومەتی خزمەتگوزار نەبووە لە وڵاتەکە بە تایبەتی لە شارەکانی ناوەڕاست و جنوبی عێراق بێ خزمەتگوزاری وای کردو کە ئەو خەڵکانە بڕژێنە سەر جادەوە بەداخەوە بە هەدەردانێکی ئەو تۆی سامانی گشتی و نیشتیمانی عێراق هەبووە کە چۆتە گیرفانی کۆمەڵی خەڵکی دیاری سیاسیەوە بەڵام نەچۆتە خزمەتی خەڵکەوە بۆیە ئەوەی کە مشکلەیە ئەوەی کە کێشە و گرفتە ئایا هەڵبژاردننی داهاتوو ئەو هەڵبژاردنە فریاد ڕسەیە کە ئەتوانێت فریای خەڵکی تینووی بەسرە و فریای خەڵکی بێخزمەتگوزاری ئەمارە و ناسریە و ئەنبار بکەوێ فریای خەڵکی بێکاری بەغداد بکەوێ نەخێر زەحمەتە یعنی زۆر زەحمەتە ئاسان نییە بەڵام تموحی مقتەدا سەدر ئەوەیە و تموحی ڕەوتی سەدری ئەوەیە ئەیانەوێ حکومەتەکە لە خۆیان بێ بە کاملی و هەر نەبێ زۆرینەی حکومەت ئەوان تشکیلی بکەن و سەرۆگۆزیران لە خۆیان بێ بۆی بتوانن وەڵام دەرەوەی ئەو خەڵکە بن بڕوای خەڵکیش تا ئێستا ئەمە تقریبا متمانەیەکیان پێی هەیە و ئەتوانن ئەمەیان بۆ بکە بەڵام ئەمە ڕێژەیەکی زۆری هاوڵاتیان و خەڵکە ئەم متمانیانەیە چونکە دەزانین لەم هەڵبژاردنە بەشێکی زۆری هاوڵاتیان بایکۆتی سندوقەکانی دەنگدانیان نەچوون لەسەر سندوقەکانی دەنگان بە بەرچاو بە ساڵانی ڕابردووە ڕێژەی دەنگ دەرکەم بوو ینی دووبارە هەڵبژاردن بکرێتەوە هاوڵاتیان ینی دەتوان حیزب سیاسیەکان متمانی هاوڵاتیان بەدەستبێنەوە دووبارە بەتەکید نەخێر چونکە ئێستا متمانەی هاوڵاتیان بەرامبەر بە حکومەت و بەرامبەر بە ئەحزابی سیاسی ئەگەر نەڵین هەرنەماوە زۆر لاواز بووە بەڵام ئەمەی کە ئێستا ئەیبینین منتەمین بۆ لایەنە مەسهەبیەکە وەکو ڕابەری ڕەوتێک یعنی بەڕاستی ئەمەیان ئەمە جۆرێکە لەوەی بەڵێندانێکە بە لایەنە ڕوحیەکەیان بە لایەنە دینی و مەسهەبیەکەیان نەک لە ڕووی سیاسیەوە ئەمەی کە خەڵک ئەیبینین ئەم خۆپیشاندانە زیاتر وروژانێکە لە ڕووی مەسهەبی و لە ڕووی ڕەهبەریەوە نەک لە ڕووی سیاسیەوە و متمانە بە حیزبەکە وەکو شەخص متمانیان بە ئەو هەیە کە وەکو ڕابەرایەتیی بڵین چۆنەڵی ڕوحیان و ڕاستگۆیانە مامەڵە لەگەڵ معاناتی خەڵک بکات بەڵام نەخێر خەڵک بە شێوەیەکی گشتی متمانەی بە هەڵبژاردن هەر بە تەواوەتی نەماوە و متمانەی بە سەرکردە سیاسیەکانی خۆشی نەماوە ئەزانێ ئەمە چەندین جارە و پەرلەمانی پێشوش بیرمان نەچێ هەڵبژاردننی پێشوش داوای ئەو هەڵبژاردننی پێشوەختە کرا و هەر هیچ نەتیجەی نەبوو حکومەتەکانی تریش داوای گۆڕینیان کرا و گۆڕا و بەداخەوە وەڵام دەرەوەی داواکاری هاوڵاتیان نەبوو نەخێر متمانەی خەڵک زۆر لاوازە و بە دڵنیاییەوە ڕەنگە ئەم جارە فعلەن ژمارەی دەنگ دەرکەمتریش بکات بەڕێز عەتا عەبدوڵڵا کە بەڕێزیان چاودێری سیاسی بوون لێرە لە سۆدیۆ میوانی من بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماندوو نەبی خۆشەویستان سپاس بۆی وش